کەرتی تەندروستی ئەو کەرتەی لە هەرێمی کوردستان زۆرترین تێبینی و گلەی و گازندەی لەسرە لەلایەن هاوڵاتیان. نەبوونی بیمەی تەندروستی وەک هەموو وڵاتە پێشکەوتوەکانی جیهان بارقورسێکی زۆری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە، بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کەم دەرامەتن و داهاتێکی دیاری کراویان نییە. بێگومان لە هەر وڵاتێک بیمەی تەندروستی نەبوو وا تا سیستەم نیە، وا تا ستەم هەیە، ینی ئەو خاڵەی گرنگە بۆ لەبەرەوەی خەڵک شارەزا نابی حەقی چییە، حەقی من چییە، چکە ئەگەر هەیە من ڕۆژانە 50,000 پێ بکەم، ئەگەر بیمەی تەندروستی ڕۆژانە 1000 دینار لە من بجێرێتەوە لە 50,000 بەمەوە دیار نابێت. بیمەی تەندروستی خاڵی جەوهریە بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان، وارە بۆ کەمکردنەوەی ئێش و ئازاری خەڵک، مەینەتەکانی خەڵک، چکە ئەمە سیستەمێک دروست دەکات کە سیلسیلەیەکە بە بەردەوامی خزمەتگوزاری پێشکەش بە خەڵک دەکات. لە چەند ساڵی ڕابردوو یەک لەو گرفتانەی کە ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆتەوە بە تایبەت سینی هەژار ئەویش کارانەکردنەوەی بیمەی تەندروستیە. ئەگەر بێت و حکوومەت بیمەی تەندروستی کارا بکەتەوە بە دڵنیایی سوودێکی زۆری بۆ خەڵکی کەم دەرامەتە بێ کە تەمەنی هەڵدەکشێ خانشی نەبێ ئەتوانێت سوود لەم بیمێ وەرگرێت. بازاری سربەخۆ بۆ هێنانی دەرمان و پێداویستە تەندروستیەکان وای کردووە جۆر و کوواڵەتی دەرمان و جیاوازی لە نرخی دەرمان کێشە و گرفتی زۆر بۆ هاوڵاتیان دروست بکات. بە جۆرێک هەر خاوەن دەرمانخانە و نۆرینگەیەک بەویست و ئارەزوی خۆی نرخی دەرمان دادنێت و چەندان جۆری جیاوازی دەرمانی کوواڵەتی خراپیش لە بازاڕەکاندا دەبیندرێت. زۆرجار مەڵبەند و ناوەندە تەندروستی گشتیەکان هەموو جۆرە چارەسەرێکیان نییە و لە کەرتی تایبەتیش بە نرخێکی زۆر بارقورسی زۆر دەخاتە سەرشانی هاوڵاتیان. سیستمی بیمەی تەندروستی کە لە سیستەمە سەرکەوتوەکان لەسەر تاسەری جیهان، چکە ئەوەی کە تا ئێستاش هەنگاوێکی زۆر گرنگە بۆ خزمەتکردنی نەخۆش بە تایبەتیش لە ڕووی تەندروستیەوە، چکە هەموو هاوڵاتیان ئەتوان برن بە یەکسانی خزمەتگوزاری تەندروستیان پێشکەشکرێت لەو کاتەدا. گرنگترین هەنگاو لە جێبەجێکردنی بیمەی تەندروستی خود هەنگاوان بەرەوەی کە ئەو سیستەمە بێتەکە ئەوەیە کە بە سیستمی تەندروستی بە شێوەیەکی گشتی بۆ وەردەێت. بیمەی تەندروستی وێڕای کار ئاسانی بۆ هاوڵاتیان ڕێخستنی بواری تەندروستیشە، بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستان گرنگی پێنەدراوە. ئەوەش هۆکارێک بووە بازاڕی ئازاد جۆرێک لە قۆڕخکاری لە نرخ و کوواڵەتی دەرمان بکات بەو پێی دەرمان و پێداویستە تەندروستیەکان هەموو تاکێکی کۆمەلگا پێویستی پێدەبێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.